بێت قوتابی خۆشەویستەکانی پۆلی حەوت. قوتابی خۆشەویستەکان دووبارە گەڕاینەوە وڵاتان بۆ پێداچوونەوە بەوانەیەکی تر لە بەشی چوارەم وانەی پێنجەم. قوتابیان تکایە کتاب و دەفتەرەکانتان بکەنەوە بە پێکەوە بڕۆین بە سوود ببینن لەو پێداچوونەوەیە. قوتابیان زانین ئەو جارە و ڕۆباسی چی دەکەین دەواازەیەک بۆ ئەگەر زۆر بابەتێکی ئاسانە. Introduction to probability. بزانین دەڵێ چی؟ ئەگەر یعنی چی؟ یعنی احتیمال. probability یعنی لەوانەیە. بزانم ئەگەر بتەوێ خۆت ئامادە بکەی بۆ گەشتێکی ڕاوکردن لە ڕۆژی دواتر لەگەڵ باوکت پێی هەڵستیت، بڵاوکراوەی سەقاباری کەش و هەواوانی شان دەدات کە ڕێژەی بارینی بەفر دەگاتە سەدا پێنجی ئایا باوکت وازە گەشتەکە دێنێ؟ ئەگەر ڕێژەی بەفرباری 195 نیشان بدات چی دەبێت؟ باش تۆ لەم بارەدا بۆ بڕیاردان ئەگەر بەکاردێنی ئەگەر هەڵی ڕوودانی ڕووداوەکە دیاری دەکات. هەردوو ڕێژەی 105 و 195 ئەگەری بەفربارینە ئەگەر بە شێوەی کرد یا ژماری دێی لە نێوان 0 و 1 دادەنووسێت یا وەک ڕێژەی سەدی لە نێوان 100 و 100 قوتابیان ئەوە دەزانین چی بوو دەڵێ گەری هەیە ڕوودانی ڕووداوەکە هەردوو ڕێژەکە یان بە 105 یان 195 ئەگەری بەفرباری نییە. بزانە ئەگەر شتێکە یعنی احتیمالەکە دای دەنێ مەسەلەن دەڵێ ئەمڕۆ لەوانەیە بچمە بازارێ دەکرێت ئەمە بە 100 قسەی بکەین یعنی بڵێن بۆ نمونە لە بیرکاری 175 لەوانەیە ئەمڕۆ بڕۆمە بازار 125 لەوانەیە بڕۆ 125 چەند ئەگەرەکەی کەمە ئەدی 175 ئەگەرەکەی زۆرە نزیک دەبیەوە لە ئەوەی کە بچی وایە. قوتابیان تەماشا بکەن پلەکانی پەسەندیمان هەیە کاتێک ئەگەری ڕووداوێک 0 یان 100 بێت ئەوە ڕووداوێکی ئەستەمە بۆ نمونە ئەتوو احتیمالەکەت زۆر یعنی مستحیلە و شەڕ نادا کاتە ئەوە دەبێت ڕووداوێکی ستەم 100 کاتێک ئەگەری ڕووداوێک 1 یان 100 بێت ئەوە دڵنیایە طبعاً ئەتوو ئەگەرەکەت 100 شتە ڕوو دەدات 1 یان 100 ئەوە دڵنیای ئەگەری ڕووداوێک ئەگەری ڕوودانی ڕووداوێک 0.5 یان 150 ئەوە ڕووداوێکی پەسەندە. پەسەند 150 یعنی پەسەندە 150 ئەو شتە ڕوو دەدات دەڵێ یان 150 لەوانەیە ڕوو نەدا کاتە 150 ئەگەری ڕووداوێکی پەسەندە. چمانێ لێرە دڵنیام سەرپەسەند پەسەند ژێر پەسەند ستەم پلەکانی پەسەندینە قوتابیان. دڵنیا ئەوە 100 ئەتو دەبدە دڵنیا. سەرپەسەند ئەگەر 175 بوو سەرپەسەندە ئەگەر 150 بوو پەسەندە ئەگەر 125 بوو دەبتە ژێر پەسەند ئەگەر 100 بوو دەبتە ستەم. قوتابیان تەماشاکەن دەڵێتی ئەگەری 125 ڕووداوێکی پەسەندە بە توندی دەردەبڕێ 120 ڕووداوێکی ژێر پەسەندە بە 195 سەرپەسەندە ئەگەدار بن نەک پەسەند سەرپەسەندە. باشە لۆ 195 لە چ نزیکە لە 100 دەبتە سەرپەسەند لە خوار 150 دەبێتە ژێر پەسەند لە سەروی 150 دەبێتە سەرپەسەند 100 دڵنیایە 100ش ستەمە. باشە بە نمونە بزانین چ دەڵێت چۆن باسی دەکا بەکارهێنانی دەستەواژەکانی ئەگەر ستەم یان ژێر پەسەند یان پەسەند یان ژێر سەرپەسەند یان دڵنیە بۆ هەر ڕووداوێت بنووسە. زانین قوتابیان ئەلف دڵێتی کەوتنی قەڵەمێک دوای فڕێدان. باشە قەڵەمێک ناکەوێت کە فڕێددا طبعاً دەکەوێت کەواتە دڵنیای دەدێت 100 ئەو قەڵەمە دەکەوێت. پرسیاری بە دەرکەوتنی ڕووی یەکەمی پارچە دراوێکی کانزایی پاش فڕێدانی. دراوی کانزایی یعنی چی؟ دینار. ئەها دینار کە هەڵدەدەی ئەتوو متەئەکیدی کە دراوێکی کانزاییت هەڵدا با زیاتر ئەوە ڕوونکەمەوە دەرکەوتنی ڕووی یەکەمی پارچە دراوی کانزایی یعنی کە دراوێکی کانزایی کە پارەکی ئاسنت هەڵدا. باشە ڕوویەکی شێرە ڕوویەکی خەتە. باشە ڕووی یەکەمی با بڵێ ڕووی یەکەمی خەتە. باشە یا فەرقی نییە بڵێ ڕووی یەکەمی خەتی یا شێرە فەرقی نییە. ئەگەر ڕووی یەکەمی خەت بوو ئەو دراوی کانزاییەت هەڵدا ئەگەری چەندی دەدێ یعنی احتیمالە چەند بیم پەسەند طبعاً پەسەند 150 لەوانەیە کە فڕێد داست ڕووی یەکەمی پارچە دراوە کانزاییەکە خەتەوە نییە با بڵێن خەتەی. باشە 150 لەوانەیە خەت دەربچین 150 لەوانەیە شێر دەربچیت کە بە خۆشیان یان ڕووی یەکەمیە خەتە ڕووی دووەمی شێرە کاتە دوو ڕووی هەیە. باشە دەرکەوتنی ژمارە 9 لە فرێدانی بەردەزارێک. قوتابیان ژمارە 9
بەردەزار بەردەزار بەخۆی هەتا چەندی تێدات 1 هەتا 6 بەردەزارێکت هەڵدا ینی تابێ خۆشەویستەکان دەڵێ چی بزانین لە ئەلف دەڵێ لە پرسیاری ئەلف بە جیمدات پێمان بڵێ ستەمام یان ژێر پەسەندە یان پەسەندە یان سەر پەسەندە یان دڵنیایە ئەلف کەوتنی قەڵەمێک دوای فڕێدان قوتابیان کەوتنی قەڵەمێک دوای فڕێدان یعنی کە قەڵەمێکت فرێدا دەکەوێت باشە ناکەوێت قەڵەمە طبعا دەکەوێت 100% دڵنیایە پرسیاری بە دەرکەوتنی ڕووی یەکەمی پارتەدراوێکی کانزایی پاش فڕێدان ئەو پرسیارە یعنی چی ڕووی یەکەمی پارتەدراوێکی کانزایی یعنی پارەی دینارمان هەیە با وازحتر لە بۆتان شەڕح بکەم دینارێکمانی دیناری ئاسن ئەها لە پێشتر هەماوە بوو شێر و خەت یان دەمانگوت شێریان خەتە باشە ڕووی یەکەمی دەڵێ خەتە دەڵێ گەرە و پارتەدراوەت هەڵدا سەتا چەند دڵنیایی سەتا چەند ئەگەری سەتا چەندی دەدەیەکە ڕووی یەکەم دەربچی خەت دەربچی 150 پەسەند لۆ چونکە کە هەڵتدا ئەو دراوە ئەگەری ئەوەی خەتی بدێ 150 ئەگەری ئەوەی کە بڵێ شێرە 150 لۆ چونکە هەردووکیان یەک بە یەکنۆنیە یان خەتە یان شێرە زانم کاتە 150 لەوانەیە خەت بی 150 لەوانەیە شێر بی بەڵام ناڵێن 100 خەت دەردێت یان 100 شێر دەردێتی وایە چونکە لە خەت و شێر پێکاتۆ دراوێکی کانزایی پرسیاری جیم دەرکەوتنی ژمارەی 9 لە فڕێدانی بەردەزارە قوتابیان بەردەزار 1000 مارانی هەبوو بەزارەکە بەردەزارەکە یەکەتە 6 تێدایە باش ئەگەر هەڵتدا دەڵێت ئەگەری چەندی دەدەیە کە 9 دەربچی کانەوەی تێدانەوەی تێدانیام 1 هەتا 6 کەواتە ستەما مستەحیل لەو شتە ڕوونادا پرسیاری دال وەستانی نیشاندەری پەپکەکە لە بارچە سوورەکەدا دوای سوڕانەوە بزانە سەتا زۆری سوورە کەمی سپیە کەواتە ئەو میلێت کە سوڕان ئەگەری چەندی دەدەیە کە سوور دەربچی طبعا 175 وەنێ سەر پەسەند ئەگەری ئەوەی کە سوور دەربچی زیاترە لە سپی باشە قوتابی خۆشەویستەکان لە نمونەی دۆم دەڵێتین ئەوە پێداچونەوە ئەوەی باسی ڕێژەی سەدیمان باس کردەوە ئاینەن وەکو ڕێژەی سەدیە لە بڵاوکراوەکانی سەقادا ئەگەری بارانبارین بۆ بەیانی بریتە لە 135 ئەم ئەگەرە بە شێوەی ژمارەی دەی و کرد بنووسە 135 ڕێژەی سەدیە دەڵێ بیکە دەی و بیکە کرد 135 ئەگەر بیکەمە دەی دەبتە 0.35 و 135 ئەگەر بیکەمەوە کرد دەبتە 35 لەسەر 100 چونکە دەبی بیکەینە سادەترین شێوە بە سادەترین شێوە 35 دابش 5 دەکاتە 7 100 دابش 5 دەکاتە 20 سادەترین شێوە دەبی سەرە و ژێر دابشی هەمان ژمارەی بکەین ئەگەری هەڵبژاردننی دانا بۆ ئەنجومەنی قوتابیان بریتە لە 0.36 ئەم ئەگەرە بە شێوەی کەرت و ڕێژەی سەدی بنووسە و جارە دەیە دەڵێ بیکە کەرت بیکە ڕێژەی سەدی 0.6 ئەگەر بیکەینە کرد دەبتە 6 لەسەردا چونکەوە 0.6 بەش لە دەیە دابشی سادەترین شێوەی دەکەین دابشی 2 6 دابش 2 3 دابش 2 5 0.6 ئەگەر بیکەینە ڕێژەی سەدی دەبتە 100 تابیان پرسیاری جیم زین دەڵێتی ئەگەری سەرکەوتنی پێشەوە لە دوای یاری شەترەنجدا بریتە لە 9 لەسەر 25 ئەم ئەگەرە بە شێوەی دەی و ڕێژەی سەدی بنووسە 9 لەسەر 25 یەکسانە بەچین سادەی کرد 9 دابشی 25 دەکاتە بە شێوەی دابشی گەورە بیکە لە ماڵی قوتابیان 0.36 دەردەچی باشە 9 لەسەر 25 ئەگەر بیکەینە ڕێژەی سەدی دەکاتە چی لێرە چی کردیە لێرە بەخۆی کە ئەوەت کرد کە بە دابشی گەورە کە قوتابیان کە لە ماڵێ بە دابشی گەورە بیت کە مەش کردومانە لە ڕاهێنانەکان و ئەوانە 9 لەسەر 25 کە بە دابشی گەورە کردی دەبتە 0.6 کە 0.36 لە بۆ دەرچوو ئەوە یەکسەر ئاسانە لە بیکەینە ڕێژەی سەدی ڕاست دەبتە 136 پێویست بێرەش ناکەم باشە قوتابیان 9 لەسەر 25 هەوڵیدا ژێرەی بکەینە 100 ژێرە بێت دەبتە 125 بە جارانی 4 25 جاران 4 دەکاتە 100 کە ژێرە جارانتار کرد دەبی سەرش جارانتار بکەین 9 جارانتار دەکات 36 دەکات 136 باشە لە نمونەی سێیەم دەڵێتی لە نمونەی سێیەم پەسەندبوون لە نێوان دوو ڕوودا پەسەندبوون لە نێوان دوو ڕوودا گۆڵەکانی جۆرێک لە ڕوودا گوڵەکانی ئەفرو گوڵەکانی جۆرێک لە ڕووەکەکان دەکرێت 125 سپی بێ 125 سوور بێ 150 زەر بێ کامیان پەسەندترە گوڵە سپیەکان یان زەردەکان گوڵە سپیەکان یان زەردەکان 150 گەورەترە لە 125 طبعا کەواتە گوڵە زەردەکان پەسەندترن پرسیاری بە دەڵێتی کاتێک نیشاندەری ئەم پەپکە دەکەوێتە جوڵان ئەگەری ئەوەی لەسەر کەرتی سوور بێت 125 لەسەر کەرتی زەر 150 لەسەر کەرتی شین بێت 125 کامیان پەسەندترە کامەیان ئەگەری زیاتر بۆ یان پەسەندترە قوتابیان
کە بکەوێتە سەرکەرتی سوور یان سەرکەرتی شین بەراورد بکە بزانە سوور 125 بوو شینش 100 دانم کاتە کەرتی سوور 125 شینش 25 ئەو دووەتنە ئەگە احتیمالەکەیان یەکسان دەبی وەنیا ئەگەری کاتە ئەگەری دوو ڕووداوەکە یەکسانن چونکە هەردووکیان 125 بە 125 ئەم دەڵێم لە تورەگەیەکدا مەسەن لە فەردەک قوتیەکمان هەیە 100 قوتیەکمان هەیە با بە 100 نێهێنینەوە بە ژمارە قوتیەکمان هەیە 5 موروی زەردی تێدایە و 5 موروی شینشی تێدایە باش ئەمن کە دەستم کردنە ئەو قوتیا ئەوەی یعنی چاوم قەپات کرد ویستم مورووەک ڕابکێشم باشە تو دەڵێی وەڵاهی لەوانەیە سووربی لەوانەیە شینیش بیوەنیا تو کە نیوە بە نیوە تێیاندایە یەکسانن ئەو دووە لە ڕووداوەکە باشە ئەدێگەر بڵێم 10 شینی تێدایە خو 10 سۆری 10 شینی تێدایە و 5 سۆری تێدایە باشە ئەگەری کامیان زیاتر ئەگەریەوە یەک شین بیت کە 10 شینی کە شینەکە زۆرتری تێدایە بەڵام ئەگەر وەکو یەکیان تێدا بۆ دووە ئەگەری ئەو دووە لە ڕووداوەکە یەکسانن تابێ خۆشەویستەکان ڕاهێنانەکەم زین دەڵێتی سیستەمیان ژێر پەسەنیان پەسەنیان سەر پەسەنیان دڵنیا بۆ هەر ڕووداوێک بنووسە نوقمبوونی بزمارێکی ئاسن لە کاتی فڕێدانە ناو ئاو بزمارێکی ئاسنت هەیە دەڵێت فڕێدێ ناو ئاو نوقم دەبی باشە چی احتیمالێکی دەدەیە طبعا ئەوە دڵنیایە 100% ئەو بزمارە نوقم دەبی چونکە ئاسنە دەرچوونت لە داخلکردنەوەی کۆتایی ساڵ دەرچوون لە داخلکردنەوەی کۆتایی ساڵ ئەوە قوتابیان بزانە لە هەر قوتابێک ئەو پرسیارە دەگۆڕێ لە قوتابێکی زیرەک ئەو پرسیارە لەوانەیە 100% بی لە قوتابێکی ئاستی زۆر باشە 175 لە قوتابێکی ئاستی یعنی ناوەند باشە با بڵێن باشە 150 نیە کاتەوە دەگۆڕێ لێرە بەدڵی خۆ دەتوانی پلەیەکی پەسەندی لە بۆ دابنی ئەمە بۆ نمونە دەڵێن 175 لەوانەیە دەربچین کاتی احتیمال ئەگەر ڕاست نییە تا ڕوونەدا کە ڕوو بداوە دەبتە 100%. قوتابی خۆشەویستەکان گریمان پرسیاری سێم دەڵێتی گریمان ئەگەری بوونی 1000 دینار لە گیرفانتدا بریتیە لە 100 ئەمە گەرە بە شێوە ژمارەی دەی و کرد بنووسە 100 دەکاتە چی بە شێوە ژمارەی دەی دەکاتە 0.40 ئەدی بە شێوەی کرد دەکاتە 40 لەسەر 100 قوتابیان 40 لەسەر 100 ژوەرە سادەی بکە 40 دا بەش 20 دەکاتە 200 دا بەش 20 دەکاتە 5 کاتە لە هەموو لە دەفتەر ئەوانە حەلمان کردووە قوتابی خۆشەویستەکان هیوادارم وانی ئەمڕۆ ستودی گەیاند بێت داوانەیەکی تر خواتان لەگەڵ